هەڵبژاردەکە دەیەوێت بۆ دووەم جار نازناوی پاڵەوانێتی نۆروەی کەپ بەدەست بێنێت و لە شارەکانی کوردستانیش خۆی بۆ پاڵەوانێتیەکە ئامادە دەکات. هەڵبژاردەی لاوانی تۆپی پێی کوردستان کە لە هەر یەک لە ئەرسەلان جەلالی ڕاهێنەر و شەفان حاجی یاریدەدەر و کاوە ئیبراهیمی ڕاهێنەری گۆڵپارێز لەگەڵ 23 یاریزان بۆ ئەنجامدانی کامپێکی مەشق و ڕاهێنان و یاری دۆستانە گەیشتنە شاری سلێمانی و یەکەم یەکەی ڕاهێنانیان ئەنجامدا. خۆتان ئەزان ئێمە ڕۆژ بە ڕۆژ لە پاڵەوانتی نۆڕۆی کەپ نزیکە بینەوە بۆیە مەشقەکانمان چڕوپڕ کردوتەوە لە ڕۆژانی ڕابردوو بۆ ماوەی نزیک حەوت ڕۆژ لە هەولێر کەمپێکی مەشق و ڕاهێنانی چڕوپڕمان لە شاری هەولێر ئەنجامدا بۆی ئاستی جەستەیی یاریزانەکان بەرزکەینەوە. لە هەفتەی دووەم کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی هەفتەکەمانە دەستمان کردو بە ئەتوانم بڵێم کەمپێکی یاری کە لە شاری سلێمانی و لە شاری دۆک چەند یاریشی دۆستانە ئەنجامەدەین. ئەمڕۆ گەیشتنە شاری سلێمانی خۆشەویست یەکەم مەشق و ڕاهێنەرمان لە یاریگای ڕاپەڕین ئەنجامدا. بار و دەرونی یاریزانەکان ئەتوانم بڵێم بە شێوازێکی زۆر باش گروتینێکی بەهێزی پێوە دیارەوە یاریزانەکان لە مەشق و ڕاهێنانەکان زۆر ئەتوانم بڵێم گەشاوەترە بن ڕۆژ بە ڕۆژ وە زیاتر ئاستی جەستەییان و تاکتیکیان بەهێزتر ئەبێ. ڕاهێنەری هەڵبژاردەی لاوانی کوردستان باز لەوەش دەکات کە دەیانەوێت بۆ دووەم جار ناسناوی پاڵەوانێتیەکە بەدەست بێنن کە دوا نازناو بەدەستیان هێنا بوو ساڵی 2015 بوو. نایشارێتەوە پاڵەوانێتیەکەش بە قورس دەزانێت. دیارە بێگومان وەکو ئەرێک بێگومان ئەرچی ڕاهێنەر هەموو کاتێک قورس ئەگەر هەرتی پێک لەلایە بێ ئەرچی هەڵبژاردە دووبارە قورسە لەبەر ئەوەی ئەبێ هەوڵ بدەین ئەنجامێکی باش بەدەست بێنین. دڵنیام ئێمە ئەگەر ڕاهێنەراتیمان هەڵبژاردە بێ ئەو ئەرکانە بکەنە سەرشانی خۆمان بە تایبەتی هەڵبژاردەکانی کوردستان کە ئەتوانم بڵێن بە ئەرکێکی نیشتیمانی ئەبێ لە قەڵەمی بدەین و گەشتبینم بە یاریزانەکان و متمانەمان بە خۆمان وەکو ستافەیە بە یاریزانەکانیش هەیە. هەموو پاڵەوانتێک قورسێتیش تایبەتی خۆی هەیە و ئەو پاڵەوانتێ زۆر قورسە لەبەر ئەوەی ئەتوانم بڵێم نزیک 50 وڵات بەشداری ئەکا بۆ بەشداربوون ناچین بۆ ناچین کاتێک بگوژین ئینشەڵا ئەم یاریزانەی کە ئێستاش لەگەڵمانن ئەتوان ئەو پاڵەوانتە بێنن بۆیە بەشداریکردنی ئێمە بۆ ئەنجامە بۆ بەدەستێنانی نازناوەکە. بڕیارە کۆتایی مانگا هەڵبژاردەی لاوانی کوردستان سەفەری وڵاتی نەرویج بکات بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی نۆروەی کەپ کە تایبەتە بە هەڵبژاردەی لاوانی وڵاتانی جیهان و زیاتر لە 50 هەڵبژاردەش لەم پاڵەوانێتیە بەشدارن و هەڵبژاردەی کوردستانیش یەکێکە لە تیپە بەشدار بووەکان. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.